بەشێک لە ڕۆشنبیرانی کورد ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ ئاماژیان بەوەدا کە بە جۆرێک لە جۆرەکان بارودۆخەکان لە نێوان هەرێمی کوردستان و لە چاو تونس و مسڕدا جیاوازە. تۆ لە چ ڕوانگەیەکەوەڵێ کە بارودۆخەکان لێکەوە نزیک؟ یەکەم ئەبێ ئەوە بزانین ئێستا تا ڕادەیەکی زۆر زەمەنی قەومی نەماوە. خەڵک ئێستا ئەگەڕێ بە دوای دووشتە. یەکەم مافی هاوڵاتیەتی لە شوێنەکە، دووهەم مافەکانی تری بیر و باوەڕ و تعبیر و کۆمەڵکاری و بەشداربوونی دەسەڵات و ڕەخنە و چاودێریکردن و ئەم جۆرەشتان. ئەمە شتێک کە ئێستا لە دوای ڕمانی بلۆکی سۆشیالیستی و سەرکەوتنی بلۆکی سەرمایەداری لە هەموو جیهانە کاریگەری خۆی هەیە ئێستا. و ناوچە کوردیەکەی ئێمەش لە لای نەوەی نوێی کوردی ئێمە هەروەکو ئەوە وایە کە لە لای نەوەی نوێی میسر و لیبیا و یەمەن و ئەو شوێنانەی تر دروست بووە. خەڵکێک کە بەراوردی نێوان مەسعود بەرزانی و قەزافیەکە هیچ جیاوازیەک نابینێ. ئەگەر قەزافی ئێستا بە احترافی نێودەوڵەتان 230 میلیارد دۆلاری لە دەرەیە، شەروایە لە 163 مەرسینی ئەوە. ئەگەر ئەوان شەریکاتی نەوتیان هەموو بۆ خۆیان و خانەوادەکانیان بەکارهێناوەکو ئال سعود و ئەوانی تر، ئال بەرزانی شەروەکو یەکن، یعنی هەر نەوتەکەیان بە ساڵحی خۆیان بەکارهێناوە، ئال تاالبانی شەر بە هەمان شێوە. ئەگەر ئەو کۆمپانیانەی کە هاتوونەتە وڵاتەکەەوە دروست بوون هەمووی هەیە حیزبی حاکمن سەرکردایەتیەکانیانن لە کوردستانی شەخەڵک لە نەوەتویەکەوە ئەزانەیە هیچ شتە داخلی کوردستان نابێ، حتا تایلاسیک و جلە کۆنەی ئینگلیز داخلی کوردستان نابێ ئیلا لە 130 بۆ لە 115 لە 100 نازانم چەندی هیفاز المیرانی و هی زەید و عەمر و عەلانێکی پارتی و ئەنجا هی یەکێتیەوە ئەو هەموو سەیتەرانی کە بەشی خۆی وەرگرتووە. دوای ئەم بوجەیەش کە وەرەگیرێ هەموو یەخرێتە گیرفانی ئەو بەرپرسا گەورانەوە. ئەنجا ڕشت نەکردنی ناوچەکەی ئێمە لە ڕووی گەشەکاریەوە چی زیادی کردو؟ ئادەی چەند زانکۆ کراونەتەوە، ئادەی شەهادەی چۆمانەسە معتەبەرە بە ئۆکسفۆردی قیاسکەینەوە. لەبەرەوە بارودۆخەکان هەمویان وەکو یەکوان، لە بارودۆخێکی سیاسیە وەکو وڵاتانەوەین. ئەوەی زیادی کردو دەستگای داپلۆسینە، لە ئەمن و مخابرات و پاراستن و دەستگای زانیاری، لە زیندانی لاکۆڵان و جەلاد و ئەشکەنجەدان و پێشێلکردنی مافی مرۆڤ. ئەمانە سیمای ئەم دەوڵەتە دیکتاتۆریانن. قەزافی و عەلی عەبدوڵڵا ساڵح و بەشار ئەسەد فەرقیان چییە لەگەڵ مەسعود بەرزانی و زیندانە لاکۆڵانەکانیان فەرقیان چییە؟ ببوورە زۆر جار یەکێتی و پارتی خۆیان ئیشارەت بەوە ئەدەن کە لە کوردستانە هەڵبژاردن هەیە و لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەوان بە ڕێژەی مطلق نیان بردوێتەوە، وەکەوەی کە حوسنی مبارەک و معەمەر قەزافی و زین العابدین بن عەلی و ئەمانە ئەیان بردەوە. یعنی ئەوان بە ڕێژەی لە 159 چوونەتە ناو پەرلەمانەوە و ئۆپۆزیسیۆن ڕێژێکی باشی هێناوە. ینی ئەمانە بەز نییە بۆی کە ئێمە جۆرێک لە جیاوازی لە نێوان بارودۆخی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانەکەین. ئەمانە بەز نییە، ئەمانە بەس نییە برا بەڕێزەکەم، ئەمە دروستکردنی چاوێکە بۆ هەیکەلەکە، بەس خۆ هەیکەلەکە ئەوی تری تەکمیلە نەکراوە. دوایە هیچ جیاوازیەک نابینم لە بینی انتخاباتەکەی حوسنی مبارەکە و انتخاباتی مەسعود بەرزانی. چه جیاوازیەک هەیە؟ خۆ لەوێژ ئیخوان مسلمین 88 کورسیان هەبوو، ئەعترافیشیان پێ نەکرابوو. حیزبی وەفد و عەمەل و ئەحرار و ئەو ئەحزابانەی تریش هەموو لە سوڵتە و لە پەرلەمانی میسرا هەبوون. بەڵام حیزبی وەتەنی زۆری نەیدەسێناوە. بەڵێ ڕاستەکەی لە 99.99 زین العابدین نەبوو، بەڵام برا بەڕێزەکەم تۆ زانی لە 150 یعنی تەشکیلکردنی حکومەت بە کەیفی خۆی. دوایە ئەم دەستگا داپلۆسینانە هەموو ئێستا خراونە سەر بودجەی حکومەت بە ڕەسمی، یعنی ئێستا لە خانەوادەی شەهیدانە گیرێتەوە بۆی پاراستنە گۆری بگرێ، لەبەرەوەی لە زمانی دوو پەرلەمانی و دوو دەسەڵاتی و دوو حکومەتیە پارتی هاتووە هەرچی دەستگای پاراستنی خۆی هەیە کردوێتی بە ئەمنی ئیقلیمی و ئەمنی سەرکردایەتی، وەکو مەحموود عەباس کۆمەڵێک ئەمنی وەتەنی و مەباحث و مخابرات و نازانم چی لەمانەیە هەموو تەشکیل کردو و دروستی کرد.